بە منزانەی ئێمە ئەوەندەی کە تا ئێستا ئێمە بەخشیومانە یا دابشمان کردەوە بەسەر زیان لێکەوتوانە بەمەزەندە تەبعاً بە نزیکەی چونکە هەندێک کەلوپەل هەیە ناخەمڵێن کەسێک خێرخوازێک هێناوێتی تەسەورەکەی نزیک ببێتەوە لە ملیارێک دینار ئەوەی کە دەستگای خێرخوازی بەخشیوێتی تا ئێستا و دیارە کەمپیرەکەشمان بەردەوامە ئێمە دوێنێ نۆبار هەڵگرمان بەڕێ کرد بەرە و شۆڕش ناحەی شۆڕش ئێمە لێرە کەمپینمان ڕاگەاندۆ خێمەمان هەڵداوە ئێستش وای بۆچین کە ئەوەندەی تریش کۆ بوو بێتەوە بە تەمان ئینشاڵڵا سبەینێ ئەوەندە بار هەڵگری تریش هەر بەڕێ بکەینەوە کەلوپەلەکان بگەێنین بەو زیان لێکەوتوانە ئێمە لەگەڵ چەندین ڕێکخراوە کۆنتاکتمان هەیە و لە هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتیش ئێمە ئەندامین دیارە لە ڕێی پەیوەندیەکانی خۆمان و ئێمە کارەساتەکەمان بۆوان گەیاندووە بە ڤیدۆ بە نووسین بە گرافیک کە کارەساتەکە بەو شێوازەیە بەڵام کە حەکیمانە حەزەکەم لێرە ئەوە بە ڕێزوو بە بینەرانیش بڵێم ناردنی پارە لەو شوێنانەوە ڕێکاری ئیداری زۆر قورسیەوێ چونکە وڵاتی ئەوەیە کە لێ پێچینەوە ئەکرێ سند بە سند ئەبێ ئێمە داواکارەکە پێشکەشکەین ئەوان لە لیژنەی ئیداری خۆیانە دیراسی بکەن و لێکۆڵینەوەی لێ بکەن یعنی هەندێک کاتی پێچێ ئەگەرنا بەڵێنیشیان داوە کە هاوکاریمان بکەن بە دڵنیاییەوە.